قەیرانی ئاو یەکێک لە مەترسیە جددیەکانی بەردەم کۆمەڵی ئێران. ویشکە ساڵی و کەم ئاوی یەکێک لە مەترسیە جددیەکانی بەردەم کۆمەڵی ئێرانە. بارینی کەمی باران، هاتنە خوارەوەی جددی بارینی بەفر، هاوینی گەرم و درێژماوە، چوونە سەرەوەی بەکارهێنانی سەرانەی ئاو، نەبوونی تێکنۆلۆژی گونجاو لە بەشی کشتوکاڵ و بەکارهێنانەوە و پاڵاوتنی ئاوڕۆ، ئەو کێشە گەورە و جددیانن کە ڕژیم بەردەوام بە سیاسەتی کۆنەپەرستانە و دژە زانستی و ناکارناسانەی خۆی خراپتریان دەکات. کوردستان نمونەیەکی زیندوی ڕۆڵی کۆماری ئیسلامیە لە توندکردنەوەی قەیرانی ئاو لە ئێران. محەممەد فەرهاد جێگری وەبەرهێنان و گەشەی شرکەتی ئاو ئاوەڕۆی ئوستانی کوردستان سەبارەت بە قەیرانی ئاو لە ئوستانی کوردستان دەڵێ ئەم ئوستانە خاوەنی 1677 گوندە کە خەڵکی تێدا نیشتەجێن. لەم ژمارەیە 551 گوندیان لەگەڵ بێئاوی بەرەوڕوون. خەلیل فەعلەگەری جێگری بەرنامەڕێژی و کاروباری ئابووری جیهادی کشاوەرزی ئوستانی کوردستانیش دەڵێ ئاستی بارینی ئوستان لە ساڵی ئاوی ئەم ساڵدا 291 میلیمتر بووە. ئەماستە لە ساڵی ڕابردوودا 518 میلیمتر بووە و لەسەر ئەم بنەمایە کوردستان نزیک بە 227 میلیمتری کەمبوونی بارین بووە. ناوبراو هەروەها دەڵێ ئەم ساڵ هاتنە خوارەوەی ئاستی بارین لە بانە و مەریوان کە هەمیشە زۆرترین بارینەکانی ئوستانیان بووە یەکجار دیار و بەرچاوە بە جۆرێک کە لە ئێستادا 4 شارستانی سەقز، بانە، دیواندەرە و سنا لە بارودۆخی هۆشتاری کەمبوونی ئاوی خواردنەوەدان. کوردستان کە یەکێک لە سەرچاوە سەرەکیەکانی ئاوی ئێرانە لە ئێستادا خەڵکەکەی لەگەڵ قەیرانی کەم ئاوی بەرەوڕوون. زنجیرە چیاکانی زاگرۆس، ڕووبارە گەورە و چکولەکان، دەریاچەکان و کانیەکان بۆ هەزاران ساڵ نەتەنیا ئاوی پێویستی خەڵکی ئەم ناوچەیەیان دابین کردووە، بەڵکو بەشێک لە پاشەکەوتی ئاوی کوردستان سەرچاوەی سەرەکی دانیشتوانی دەوروبەری کوردستانیش بووە. لە ئێستادا حکوومەتی ئیسلامی و سیاسەتی وێرانکەری ژینگەی ئەم ڕژیمە و بەکارهێنانی لە ڕاددەبەدەری سەرچاوە سروشتیەکانی کوردستان لەوانە پاشەکەوتی ئاو، نەبوونی تێکنۆلۆژی مۆدێرنی ئاوداشتن لە بەشی کشتوکاڵ و نەبوونی سەرمایەگوزاری پێویست بۆ بەکارهێنانەوەی سیستمی ئاوەڕۆ، خەریکە کوردستان واتە یەکێک لە پڕئاوترین ناوچەکانی ئێران لەگەڵ قەیرانی کەم ئاوی بەرەوڕوو دەکاتەوە. کاربەدەستانی ئوستانی و ناوچەیی ڕژیم بە ئانقەست هۆکارەکانی قەیرانی واقعی کەم ئاوی دەشارنەوە و باس لە سیاسەتی دژە زانستی و ناکارناسانەی حکوومەت، باس لە نەبوونی سەرمایەگوزاری لە ژێرخانەکانی تۆڕی گەیاندنی ئاو و باس لە نەبوونی تێکنۆلۆژی مۆدێرن بۆ بەکارهێنانەوەی ئاوەڕۆ ناکەن و خەڵک بە خەتاباری سەرەکی پێناسە دەکەن و کەم ئاوی تا ئاستی دیاردەیەکی سروشتی دێن نەخوارێ. ئەگەرچی وشکە ساڵی دیاردە و بەڵایەکی سروشتیە، بەڵام دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ماوەی 42 ساڵی ڕابردوودا لە کێشەیەکی چارە هەڵگرەوە کردوویەتە کارەساتێکی کۆمەڵایەتی. کارگێڕانی ڕژیم بۆ کەمبوونی ئاو لە چەند ساڵی ڕابردوودا 2 دەلیل دێنەوە. یەکەم کەمبوونەوەی ئاستی بارین و دووهەم بەکارهێنانی زۆری ئاو بۆ کاری کشاوەرزی. هەڵبەت هەردووکیان واقعین، بەڵام تەنیا بەشێک لە واقعیەتەکەن. ئەوان گرنگترین هۆکاری کەمبوونی ئاو واتە گەندەڵی ڕیشەداری ناو ئۆرگانەکانی ڕژیمیان لە قەڵەم خستووە. سەبارەت بە دەلیلی یەکەم پێویستە ئەو پرسیارە بکرێت کە چ کەسانێک بە نەزانمکاری و قازانجپەرستی بوونەتە هۆی ئەوەی کە کەمبوونی بارین بەم جۆرە وڵاتی ئێران لەگەڵ مەترسی کەم ئاوی بەرەوڕوو بکاتەوە. با سەرنج بدەینە 2 نمونە لە کاریگەریەکانی هۆکاری مرۆیی لەسەر کەمبوونی ئاو. یەکێک لە هۆکارەکان هەڵێنجانی لە ڕاددەبەدەری ئاوەکانی ژێر عەرزە کە تەنانەت بە بارینیش قەرەبوو ناکرێتەوە. بە پێی ئامارەکانی دەوڵەت نزیک بە 1 ملیۆن چاڵاو لە ئێراندا بوونی هەیە کە 758 هەزاریان لە سەردەمی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا هەڵکەندراون. لەو نێوەدا 200,000 چاڵاو بەبێ بەڵگە و جەوازن و زۆربەیان
بۆ ویلا و باغ و سەیرانگەی کەسی دەوڵەمەند و سەرمایەداران لێدراون. تەنیا لە ساڵی 1389دا دەوڵەتی مەحموود ئەحمەدی نژاد بە دانی گەڵاڵەیەک بە مەجلس بۆ دەیان هەزار چاڵاوی ڕێگە پێنەدراو جیازی دەرکردووە. لەڕاستیدا تا کاتێک کە ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامی لەسەر کار بێت و نان، کار، مەسکەن و ئازادی و ژینگەی خەڵکی بەبارم تەگرپێت، ئاسۆیەک بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە کە بەرۆکی زۆربەی خەڵکی ئێرانیان گرتووە بوونی نییە. ئەو دەستگا ئیداریە گەندەڵەی کە ڕژیم پەروەردەی کردووە توانای بەرەنگاربوونەوەی لەگەڵ بەڵا سروشتیەکانی وەک ویشکە ساڵی و چارەسەرکردنی ڕیشەیی کەم ئاوی نییە. بۆ ڕژیم ئەولەویەت بەردەوام سەرکوتی خەباتی دادخوازانە و ئازادی خوازانەی خەڵکو بە بەندکێشانی نەیارانی بووە. ئەم ڕژیمە هیچ خواستێک بەبێ ئەوەی کە لەلایەن خەڵکەوە هەست بە مەترسی جددی نەکات و دی ناهێنێت. ئێران لەسەر دەریایەک لە سەروەتی سروشتیە. ئەگەر دەسەڵاتی سیاسی بگەڕێتەوە دەستی خاوەنانی بەرهەق و توانای واتە کرێکاران و شۆڕای سەرچاوەگرتوو لە ئیرادەی ئازادانەی خەڵک، لەوەها وڵاتێکدا بەم ئاستە لە سەروەتی بەرین و هێزی داهێنەری لە بن نەهاتووی بێگومان هەموو ئەو کێشانەی کە ژیانی ئەمڕۆی زۆربەی خەڵکیان بەم جۆرە بە فیڕۆداوە چارەسەر دەکرێن.